خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. ئەکید هەمووتان ئاگادارن کە هەڵبژاردننی سەرۆکاتی و پەرلەمانی لە تورکیا بەڕێوە چێ. ئەم هەڵبژاردنە بۆ کورد گرنگی تایبەتی خۆی هەیە، چ لەسەر ئەوەی کە ماوەیەکی زۆرە ئاک پارتی لە دەسەڵاتە، ئەگەرچی سەرەتا کرانەوەیە کە بوو، بەڵام دوجار ئەو کرانەوەیە بەڕووی کووردا داخرا. لە ئێستادا لە باکووری کوردستان و هەروەها لە هەرێمی کوردستانیش دابەشبوونێک هەیە، تێگەیشتنێکی جیاوازەیە بۆ ئەوەی کە ئایا چێیان باشترە بۆ کورد. ئەم هەڵبژاردنە کاریگەریەکی بێ لەسەر پرسی کورد بەگشتی و لەسەر هەرێمی کوردستان بە تایبەتی. لە ئەگەری مێزی شەش کەسی دەرچوونیان ئایا کورد لە باکووری کوردستان و هەتەنانەت تێڕوانینی تورکیا و وڵاتێکی دراوسێ بۆ هەرێمی کوردستان چی دەبێت؟ وەگەر هاتوو ئاک پارتی لە حکومایەوە ئایا تێڕوانین لە بۆچوونەکانێکە بەرامبەر بە کورد لە کاتێکە هەردوو لە بەگشتی چاویان لە دەنجی کووردە. ئەم شەو ئەم گفتوگۆیەکەی لەگەڵ بەڕێزان بەڕێز ئاسۆ عەبدوڵەتیف نووسەر و چاودێر کاگەسوو بەخێر بێ، هەروەها لە پارێزگای هەڵەبجەوە سۆران مەلا حەسەن چالاکوان و ڕۆژنامەنووس، هەروەها لە هەولێرەوە کاک سیروان گەردی چالاکوان. سوپاس بۆ میوانەکانم کاگەسۆ بەخێر بێ. سپاس دەکەم لەوە دەست پێ بکەین بەڕاستی، ینی ئەمە گۆڕانکاری تەحولاتێکی سیاسییان تێڕوانینی بەرامبەر بە کورد ڕوو ئەدا و بەڕاستی ئێمە لە کام بەرەیە تا ڕادێک ئەتوانین بڵین مافەکانی کورد چ لە باکووری کوردستان و تێڕوانینی تورکیاش وەکو وڵاتێکی ئەساسی لە ناوچەکە بەرامبەر بە هەرێمی کوردستان ناو ئاڵنگارانە ئەگۆڕێت. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. لە ڕاستیە قسەکردن لەسەر تورکیا زۆر جیاوازە لە قسەکردن لەسەر پارچەکانی دیکەی کوردستان بە حکمی ئەوەی ئەتوانم بڵێم باکووری کوردستان ئەوەی کە لە ساڵی 1514 و دوای چاڵدێران لکێنرا بە ئیمپەراتۆریەتی عوسمانیەکانەوە و لە ساڵی 1923 دوای لۆزان و پاش ڕێکەوتنامەی ئەنکەرە لکێنرا بە دەوڵەتە نەتەوەیەکەی مستەفا کەمال ئەتاتورک کە بێگومان قسەکردن لەسەر ئەم فۆرمە جیاوازترە لە پارچەکانی دیکەی کوردستان. بۆیە ئەبێ زۆر بە وردبینی قسە لەسەر هەموو ئەو ئاڵنگاری و تەحەدیاتانە بکەین کە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو لە باکووری کوردستان و لە چوارچێوەی دەوڵەتی کەمالیزمە لە تورکیا گوزەراوە تا ئەم سەروەختەی عوسمانیە نوێیەکان بەڕابەرایەتی بەڕێز ڕەجەب تەیب ئۆردوغان ڕەنگڕێژی سیاسەتێکی کرد کە فڕین بوو بەسەر باڵی فاشیزمی نەتەوەی لەلایەک و فاشیزمی ئاینی لەلاکەی ترەوە. ئەمە بوو کە کوردانی بە تەواوی بێزار کرد، کوردی هێنایە سەر ئەو ڕوانگە و دید و ئەجێندایی کە لە ڕاستیە کۆتایی بە کارکردن لەگەڵ ئەجێندای ئاینی عوسمانیە نوێیەکان بە تایبەتی ڕەجەب تەیب ئۆردوغان نەماوە. دەرفەتەکە یەکلایی بووەتەوە. بۆیە لە دوایین هەنگاوی پارتی دیموکراتی گەلان هەدەپە و پێم وابێت لە کۆنگرەی پێنجەمینی هەدەپە لە ئەنکەرە بە تەواوی ئیتر یەکلاییان کردەوە، ڕەنگڕێژی ئەو سیاسەت و ئەجێندایەیان کرد کە پێویستە ئالتەرناتیڤ بۆ مامەڵەکردن لەگەڵ سوڵتەی سیاسی لە تورکیا بهێننەدی کە بەدیلی ئۆردوغان دروستکەن، وەک چۆن لە هەڵبژاردنەکانی 2018 ئەکرەم ئیمام ئۆغلۆیان هێنا دەنگیان نا بە کاندیدەکەی بەڵێ پارتیگەلی دیموکراتی بۆ شارەوانیەکانی ئەنقەرە و ئەستەمبوڵ و توانیان لەوە گورزێکی کەمەرشکێن بەر دەسەڵات بگەێنن. بۆیە ئەم جارش کە کاندیدی دڵخوازی خۆیان نییە بێگومان کەمال کلیژدار ئۆغلۆ کە سەرۆکی پارتەکەی مستەفا کەمال ئەتاتورکە. ئەمە ئەگەر لە ڕووی مێژوویەوە سەیری کەین ئەبینی بە درێژایی 100 ساڵی ڕابردوو یا ئەو سەردەمانەی کە مستەفا کەمال ئەتاتورک دەوڵەتەکەی لە سەردامەزران بێگومان خۆتان نەزانن ئێمە چەندین شۆڕشی وەکو شۆڕشی شێخ سەعیدی پیران، سەید ڕەزای دێرسیم ئایسیمیلاسیۆن کران، پاکتاو کران، ڕەشەکوژی کران. هەموو ئەم قەهر و دڵڕەقیانە لە سەردەمێکا ڕوویاوە کە بە سەردەمی مستەفا کەمال ئەتاتورک هەژمارەکرێ. تەنانەت لەو کاتانەی کە لە
ئەو کاتێک کە سەید ڕەزا و زیاتر لە 9 سەرۆک هۆزی دێرسیم کە دەستگیرەکرێن لەگەڵ سەید حەسەنی کوڕی سەید ڕەزا. سەید ڕەزا لە دوایین وەسێتیە لەبەر دەمپەتی سێدارە ئەڵێ من ئێستا کە تەمەنم 75 ساڵە زۆر بەداخەوە بوومە دیلی دەستی هەموو ئەو ناحەقیانەی کە هاوڕێکانی خۆم بەرامبەر من ئەنجامیان ناچاک جا ئەومە بەستی ئەو دەسەڵاتەیە کە بە وعد و بەڵێنی گەورە بەرامبەر بە کورد جەهەپە درێژکراوی ئەو جەهەپە بەڵێ ئەگەر چی پارتی گەلی کۆماری لە سەردەمی جەهەپە خۆیان ئەڵێن ئێمە نەوەی دووەمی پارتی گەلی کۆماری نەوەی دووەمی جەهەپین وەک چۆن ڕەجەب تەیب ئەردوغان ئەڵێ ئێمەش نەوەی دووەمی ئیسلامیەکانین لە تورکیا ئێمە نەوەی دووەمی عوسمانیزمی نوێن لە تورکیا بە دیدێکی تازە ماوەڕ لەگەڵ کوردەکان ناکەین بەڵام ئەگەر ئێمە سەیری مێژووی تازە نەک مێژووی دوور بکەین ئەبینین مەسەلەن لە ساڵی 2013 کە دەنگی ناڕزایی بە تەواوی باکووری کوردستان و ئەستەمبول و ئەنقەرە بڵاو بوویەوە شەهرەدارە گەورەکانی وەکو ئەنقەرە و ئەستەمبول کەوتنە بەر هێرشی ناڕزایەتی کە بە ناڕزایەتیەکانی دارەکانی تەقسیم هەژمارەکرا لەو کاتا پەنایان بر بۆ مخاتیبگرتنی دیدی عەبدوڵڵا ئۆجەلان لە زیندانی ئیمرالی بۆ ئەوەی کە دۆخی تورکیا بەو ئاقارە ترسناکان نەڕوات ئەوە بوو عەبدوڵڵا ئۆجەلان کە لە بەرگرینامەکانی شە ئاماژە بەوە کە دیدێکی خستە ڕوو بۆ تورکەکان یەکەم جار پلاتفۆرمێکی خستە ڕووکە بە پلاتفۆرمی کارکردنی تورک و کورد و ئەرمەنەکان و چەرکەسەکان لە تورکیا هەژمارەکرێ ئەمە دیدێکی ناسیۆنالیستانە و دیدێکی ئەتوانم بڵێم مۆدێرنەتی دیموکراسی بوو ئەمە وەکو تێز هەژمارکرا لە ناو تورکیا دواتر عەبدوڵڵا ئۆجەلان تەرحێکی کرد بۆ ڕەجەب تەیب ئەردوغان وتی من بە شێوەیەک لە شێوەیەکان ئەم ناڕزایەتیانە ڕائەگرم مانگرتنی زیندانەکانی ئامەد و ئەوانە ڕائەگرم بە مەرجێک ئێوەش کەمێک ئەو وعد و بەڵێنانەی داوتانە بۆ کرانەوەی دیموکراسی لە تورکیا ڕاستگۆ بن لە بەرامبەریا ئەوە بۆ عەبدوڵڵا ئۆجەلان ئەنجومەنی عاقڵمەندان و حکمتمەندانی تورکیای دامەزران لە ساڵی 2012 بۆ 13 هەدەپە پارتی دیموکراتی گەلان بەرمەبنای ئەو ڕوئیا و دیدە عەقڵانیەی عەبدوڵڵا ئۆجەلان بوو لە زیندانە بۆیە بەڵێ ئەو کاتانە کۆمەڵێک حیزبی تریان تەشکیل کرد ئەوانە نەمان دواتر پارتی دیموکراتی گەلان هاتە ناو گۆڕەپانی سیاسی لەو کاتەوە ئەتوانم بڵێم دیدی حکومڕانی یا با بڵێن فاشیزمی ئاینی لە تورکیا بە شێوەیەکی زۆر مەترسیدارانە لە تورکیا کارەکە دژی تەفگەری دیموکراسی لە تورکیا دژی تەفگەری کورد لە تورکیا بە تایبەتی خۆتان نەزانن دەیان و سەدان سەرۆک شارەوانی هاوسەرۆکانی هەدەپە توندکران لە زیندانەکانە و لە دوای با بڵێن کۆدێتاکەی 2014 تەنانەت تەفگەرەکانی دیکەی وەکو بزوتنەوەی گوڵەنیەکان لە تورکیا تەنگیان پێ هەڵشنرا کەسایەتێکی گەورەیەک و فەتحوڵڵا گوڵەن مەسەلەن دەرکرا بە تەواوی لایەنگرانیەوە موئەسسەساتەکانیان داخرا خوێندنگەکانیان داخرا تەنانەت دەیان و سەدان میدیای ئازاد لە تورکیا بەهۆی ئەو سیاسەتە پەڕگیر و ئەو دیسپۆتیزمەی کە ڕەجەب تەیب ئۆردوغان گرتیە بەر هەموو کۆتاییات یعنی بە تەواوی ئازادی لە تورکیا لەم 5 ساڵی ڕابردوو کەوتۆتە ژێر پرسیاری جەوهەری بۆیە ئەم بەرە چەپە سیکولارە ئەلمانی ئێستا هاتووەتە دروست و ئەو 6 حیزبەی کە بەڕاستی بانگەشەی تیۆریزێکردنی گۆڕانکاری دیسان لە سەرۆکایەتیەوە بۆ پەرلەمانی وەکو تێزێکی نەگۆڕ لە تورکیا هێنایانە ئاراوە بەرمەبنای هەموو ئەو سیاسەتە ڕەگەزپەرست و فاشیزم و تۆتالیتاریانە بوو کە بەداخەوە ڕەجەب تەیب ئۆردوغان لە ماوەی ئەو 10 ساڵا گرتیە بەر و هیچ هێزێکی سیکولار و مەدەنی و دیموکرات خواست لە تورکیا تەحملی ئەو دۆخەی نەکرد بۆیە ئەم هەڵبژاردنانە لە دیدی سیکولارەکانەوە لە دیدی چەپەکانەوە لە دیدی ناسیۆنالیست و ڕاستڕەوەکانەوە تەنها دیدی هەندێک لە ئیسلامیەکان کە لە چوارچێوەی بەرەی جمهور کۆمارە لە چوارچێوەی ڕەجەب تەیب ئۆردوغانە ماونەتەوە ئەوانە هەمیشە ئومێد هەڵەچن بۆەوەی ئەڵێن بەگەل جارێکی تر بوارمان بدەنێ بۆ ئەوی ئێمە بتوانین لە داهاتوە خزمەتتان کەین و لە تازەترین لێدوانی ڕەجەب تەیب ئۆردوغان ئەڵێ من نەوتی باکووری کوردستان دەرەهێنم بۆ خزمەتی هاونیشتیمانیانی کورد کە ئەمە بە بڕای من دیدێکی تازەیە بەڵام تازە وەک سنتەرەکانی ڕاپرسی لە تورکیا ئاماژەیان بەوە کردووە کە ئەمە کار لە کارترازاوە کەمال
کلیژدار ئۆغلۆ بە تەواوی ڕکابەریەکی توندی ڕەجەب تەیب ئۆردوغانەکە لە هەموو سێکتەرەکانەوە. لەم حاڵەتەیە کامیان بۆ کورد لە ئێستا بۆ سیاسەتی ئێستا کامیان بۆ کورد هەم لە باکوور و هەم لە باشووری کوردستانیش باشە بن یان جیاوازە بن. بەڵێ بە بڕای من کورد پێشەوەی بێتە ناو هەڵبژاردنەکان وەکو مەدحەت سنجار و پەروین بوڵدان هاوسەرۆکانی هەدەپەڕایان گەیاند ئێستا بە پارتی چەپ داخڵن لە ناو پارتی چەپی سەوز داغڵی هەڵبژاردنەکانە بن چونکە ئەگەر ئەمەیان نەکردایە ڕەنگە دادگای دەستوری تورکیا ئاستەنجی گەورەیان دروست کردایە بۆ دەنگدەرانی هەدەپە ئەو کاتە ڕەجەب ئۆردوغان دەنگەکانی بە سەرکەوتووی کۆتایی پێهێنا و چونکە ئێستا پارتی دیموکراتی گەلان کورد ڕەگەزێکی بنچینەیە توخمێکی بنچینەیە بۆ یەکلایکردنەوەی سەرۆکایەتی کۆمار لە تورکیا بەڵام کورد کێشەی سەرۆکایەتی کۆماری نییە لە تورکیا شەڕی ئایندە کاکەزانە لە تورکیا ململانەی توندی مەزهبی و ئایدۆلۆژی و ناسیۆنالیزمە لە ناو پەرلەمانە ئێستا 600 ئەندامی پەرلەمان هەیە لە دوای تعدیلکردنەوە و هەموارکردنەوەی دەستوری تورکیا لە 2007 لە سەردەمی ئۆردوغان کە لە 550 ئەندامەوە کرا بە 600 ئەندام لە پەرلەمانی تورکیا هەدەپە لەگەڵ بەرەی ڕەنج و دیموکرات خوازانی ناو تورکیا کە بە تەواوی چەپەکان پشگیری ئەم ڕەوتەکەن بەنیازی 100 کورسی پەرلەمانین لە ناو تورکیا ئەگەر 100 کورسی پەرلەمانی بەدەست بهێنن ئەتوانن لە ئایندا پرۆژە یاسای گەورە لەگەڵ هاوپەیمانی و کوالیسیۆنەکانی وەکو جەهەپە و شەش پارتەکە بڕی ئۆردوغانە بەرز بکەنەوە بەڵام بیرمان نەچێ ئەگەر ڕەجەب تەیب ئۆردوغانیش لە خولی یەکەم و دووەمیشە دەنگ نەهێنێ بۆ سەرۆکایەتی بەرکەنار بخرێ بەڵام ئاکەپە هێزێکی زیندووە بێ لە پەرلەمانە و بە زۆرینەی پەرلەمانیش لە ئەمێنێتەوە ئەمە مەترسیەکی گەورەیە بۆ سەر ئەو دیدگا تازانەی کە باز لە تازەگەری و ڕیفۆرم و کرانەوە و دیموکراسیەکەن بەڕووی کووردا ئەگەر دەرنەچوو بم لە جوغزی پرسیارەکەی جەنابەت بۆ کورد هیچیان ئەجندایەکی ڕوون و گوتارێکی عەقڵانی باوەڕپێکراوەیان نییە کە کورد بگەێنن بەو ماف و داخوازیە نەتەوەی و نیشتیمانیانی کە لە سەردەمی پەیماننامەی سیڤەرەوە هەتا ئێستا بەڵێن بە کوورد دەدرێ و بەڵێنەکان جێبەجێن گفتوگۆ زیاترەکەین بەڕێز سۆران ئەم کاتت باش تێڕوانینی بەڕێزت ینی بۆ کورد لە نێوان خراپ و خراپترین بوو بژاردەکانی ئەو دابەشبوونە لە چێوە دێ دابەشبوونەکە دابەشبوونێکی هیوا هەڵچنینە لەسەر مێزی شەش کەسی یان ئەو کوالیسیۆنی دروست کراوە یاخود تۆڵێ لە ڕەجەب تەیب ئەردۆغان ئیتر دەستکەوتەکە هەرچی بێت یعنی لە چیەوە ئەمە سەرچاواگرێ زۆر سپاس کاکزانە ئەو کاتتان باش کاتی بەڕێستان بە ئەرگ نەبێت ئەگەر بتوانن ئەو سەتە دەنگ ئەیاتەوە هاوڕێیان بۆ چارەسەریکەن با دەنگەکە هەر نەچێتەوە بۆی بەڵێ بەفەرم دووبارە زۆر سپاس کاکزانە گیان وەک هەمیشە کورسات بەڕاستی ڕۆڵی ئەخلاقی خۆی ئەگێڕێت لە پرسەنەتەوەی نیشتیمانیەکانە بە تایبەتی لە ئەم وەخت و کاتەیە کە بەڕاستی لە هەلومەرجێکی زۆر وەک دەڵێ چارە نووسازایە بۆ گەلی کورد بەگشتی بە تایبەتی لە باکووری کوردستان و گرێدراوی باشووری کوردستانیشە بەڕاستی کاکزانە بابەت ئەوە نییە کە گەلی کورد لە ئێستاە لە باکووری کوردستان لە تورکیا گرێدراوە بە پارتێک یاخود بە ئیتیفاق و هاوپەیمانەتیەک بە تایبەتی و هاوپەیمانەتی کە جەنابەت ئاماژەت پێکرد کە مێزی شەش پاڵ و ئەو شەش پارتە بە جۆرێک بانگەشەی ئەوە ئەکرێت گوایە گەلی کورد پاڵپشتی ئەو پارتە ئەو ئیتیفاقە ئەو هاوپەیمانەتی ئەکات بەڵێ ئەبێت زۆر بە وردی یەک خاڵ دەستنیشان کەین گەلی کورد لە باکووری کوردستان و تورکیایە بەڕاستی سیاست ئەکات تێکۆشان ئەکا خەبات ئەکا لە چ کاتێکە و بە چ شێوازێک بە چ میکانزمێک ئەتوانێت وەڵام دەرەوە بێ بۆ ئەو خواستانەی گەلی کورد و گەلانی دیکەی ناو تورکیا کە گەلی بندەستن و ئەسیمیلانە کراون لە ناو گەلی تورکیا و دەسەڵاتی بەڕاستی تاگڕەوی ئەنقەرە و ڕژێمە یەک لە دوای یەکەکانی تورکیا بەڕاستی ئەوە ئەتوانین بڵین گەلی کورد
لە خەبات و تێکۆشانایە گەلی کورد لەم ساتەیە و بە درێژایی ئەو چەند ساڵ ئەو چەندەیە ساڵی کە خەبات و تێکۆشانی کردووە بە تایبەتی لەم بۆ 15 بۆ 20 ساڵە ئەتوانین بڵین بە جۆرێک هێڵی سێهەمی بە ئەساس و بنەما گرتووە. بۆیە ناکاتە ئەوەی زۆر پرسیار ئێمە لە ئێمە ئەکرێت کە ئایا هەدەپە یاخود پارتی چەپی سەوزی یاخود گەلی کورد بەڕاستی بە پەیمان نامەیەکیان ئیتیفاقیشان لەگەڵ جەهەپە و مێزی شەشپاڵ و کردووە ئەوەی کە دەرەکەوێتە ئەم ساتەوە ئێمە هەواڵ ئەپرسین هیچ شتێک بە ناوی پەیمان نامەیەک ئیتیفاقێک یاخود شتێکی بەو ڕەنگە ئیمزا نەکراوە وەکەڵێ واژۆ نەکراوە بەڵام سیاست ئەکرێ تێکۆشان ئەکرێ و ئەو بە جۆرێک گەلی کورد لە ئێستاە وا لە یەکدانەوەی بۆ ئەکات ئاکەپە مەهەپە و کەسایەتی ئەردۆگان ڕۆڵی کەمالیستەکانی پێش 100 ساڵ ئەژێڕێ بەڕاستی و بە جۆرێک نوێنەرایەتی ئەو سیستەمە ئەکات کە کوردی کردوەتە چوار بەش و بە جۆرێک نوێنەرایەتی ئەو ئیسلامیە سیاسیە تونند ئاژۆیە دەکات کە باڵی بەسەر ناوچەکەدا گرتووە بەڕاستی و پیلانەکە بەو ڕەنگەیە کە بە هەر نرخێک بێت بە هەر شێوازێکی سیاسی ئەخلاقی بێت بە هەر شێوازێک بێت کە وەڵام دەرەوەی خواستەکانی گەلی کورد و وەک گەلانی بندەست و بگرە گەلی تورکیاش بێت لە تورکایە بەو ڕەنگە بێت کە بەڵێ بە هەر شێوازێکە بێ ئاکەپە مەهەپە و ئەو سێ چەمکەی ئاماژەم پێکرد لە کەسایەتی ئەردۆگان و ئاکەپەدا تێک بشکێنرێ تێکشکاندنی ئەم هێڵە واتە تێکشکاندنی ئەو سێ چەمکە ئەوەی کە ئەمێنێتەوە بەڕاستی بۆ ئەو کاتەیە کە مێزی دانوستان لە چوارچێوەی پێکهێنانی حکوومەت و دەوڵەتدا ئەمێنێتەوە کە ئایا کە شێمانە زۆرە گریمانەکان زۆرن ئاکە پەومە هەپە و ئەو هێڵانی ئاماژەم پێکرد تێک بشکێن و جەهەپە لە کەسایەتی کەمال کلیژدار ئۆغڵو جێگرەوەی ئەردۆگان بگرێ بەڵام بۆ سازکردنی دەوڵەت بێت گەلی کورد و پارتی چەپی سەوز هیچ کات ناتوانن ئەو حکوومەت و دەوڵەتە پێک بێنن بیرمان نەچێت لە ئەستەمبولدا ئەبینین کە ئەستەمبول ئەتوانین بڵین تورکیای بچووکە گەلی کورد لە چوارچێوەی سیاسەتکردنی هێڵی سێهەمدا توانی چارەنووسی سەرۆک شارەوانی ئەستەمبول بگۆڕێ بۆیە هەمان هەلومەرجی سیاسی ئابووری و پێکهێنانی دەوڵەتەکەی تورکیای داهاتوو لەسەر دەستی گەلی کورد ئەبێ و بەڕاستی کورد ئەتوانێ و پارتی چەپ ئەتوانێ کە چارەنووسەکەی بگۆڕێ و ئەو خواستانە و ئەوەی کە ئێمە شێمانەی ئەەکەین دیارە لە چەند خاڵێکی سەرەکیە خۆی گرتوێتەوە کە ئازادکردنی تەواوی زیندانیانی سیاسیە بە بەڕێز ئۆجالانیشەوە و ناسینی گەلی کورد بە زمان چاند کولتور و هەموو سێکتەر و چەمکەکان و بەڕاستی هەندێ بابەتی دیکە ئەو کات بە پێی هێز و توانە لە ئەنجامی دانوستانەکانە بەڵێ پارتی چەپ وە گەلی کورد ئەتوانێت ئەوەی کە لە ئەجندایەتی پێکهێنەری بێ و ئەو کات ڕۆشن ئەبێتەوە کە ئەتوانێت کاک سۆرانیانی کەواتە ئەو تێڕوانینەی جەنابەت ئەومان پێڵێ کە بەڕاستی ینی زیاتر تۆڵەکردنەوەی کە لەو 6 ساڵەی بەڕێز کاگاسۆ لێرە باسی کردکە داخرانێک یان داخرانێک بەگشتی بەڕووی قەزەی کوردیدا هەبووە تۆڵەکردنەوەی کە زیاتر کاکزانە یعنی هەم بەڵێ ئەزانی لە 100 ساڵی مێژووی دەوڵەتی تورکیا هەر لە کەمالیستەکانەوە تا ئەم سات ئەڵبەت ئێستا کاتی نییە مرۆڤ بچێتە سەر ساڵ بە ساڵ و گۆڕانکاریەکان لە شێوازی دەوڵەتداری لە تورکیایە بەس زۆر بە کورتی هەر دەوڵەتێک هەر دەسەڵاتێک هاتوێتە سەر حکم و دەسەڵاتداری لە ناو تورکیا بەبێ کورد نەیتوانیوە دەسەڵاتی خۆی پێک بێنێ زۆر جار هەر لە ئێستاە کە من تۆ گفتوگۆکەین ئەکرێ لە ناو پەیجەکەی بەڕێستانەوە باز لەوە بکرێ جەهەپە هەمان جەهەپەی کەمالیستەکانە جەهەپە هەمان پێکهێنەری ڕۆئیای ئیتیحاد و تەرەقیە یعنی ئێمە ئەمانە ئەزانین گەلی کورد باش ئەوە ئەزانین و باشیش لەوە حاڵیمانەوە وەک ئاماژەشم پێکرد کە دەوڵەتی تورکیا بەبێ گەلی کورد ناتوانێت دەوڵەت پێک بێنێ ئەردۆغان لە سەرەتایەکە هات چی کرد گەلی کوردی بە ئەساس و بنەما گرت
بەڕاستی ئەوەی بە نەماگرت کە بێتە ئامادەوە و باس لە بوونی گەلی کورد بکە و باس بە جۆرێک لەوەیکەوە بە ناوی عوسمانیەکانەوە چوزانم بە ناوی دەوڵەتی تورکەوە هەندێک داوای لێبوردن کە هەندێک تەنەزولکە بۆ نە ئەوەیکەوە ئەردۆگان و جیهان بینیەکەی ڕۆیای چوزانم ناساندنی گەلی کوردیان هەبێ کەسێکی دیموکراتی خواست یا حتا کەسێکی مسلمان دامێن پاک دەست پاک بێ نا تەنها خواستێک بوو بۆ بنیاتنانی ئەو جیهان بینی کە هەیەە لەو سێ چەمکەی کە باسم کرد بەڕاستی کە دەوڵەتەکەی پێک بێنێ بۆیە ئەبینین لە پاش بنیادنانی دەوڵەتی ئاکەپە مەهەپە فاشیزم ئیدی وردە لەدایک ئەبێ و ئەبینین لەو ساتی کە پێکەوە قسە ئەەکەین بەڕاستی ئەتوانین بڵین ئەردۆغان ڕۆڵی فاشیزمی سەدەی 21 ئەبینێ ڕووی کەمالیستەکان هیتلەری سپی کردوێتەوە کە ئێستا کاتی نییە باس لە هەموو شێوازە زۆڵمەکان و هەموو شێوازی ئەسی میلان و قەتڵ ئامەکانی بکەین بۆیە بەڵێ گەلی کورد کۆتا ڕستەم ئەوە بێت تۆڵەی 100 ساڵەی خۆی لە تۆڵەی ئەو نامودیکراتی بوونە تۆڵەی دەرسیم و زیلان تۆڵەی هەموو قەتڵ و ئامەکانی سەردەمی خۆی ئەردۆگان و ئاکەپە و ماهەپە بەڵێ لە کەسایەتی ئەردۆگان و وە ئەو خەتەی ئاکەپە و ماهەپە و ئەو هێڵە ئیسلامە سیاسی ئەکاتەوە کە لەم چەند ساڵە بە ناوی جیاواز بە ناوی ئەوەی کە دیموکراتن ئیسلام خوازن ئەکاتەوە بەڵێ تۆڵەکردنەوەیە. ئەگەر ڕێمۆلات کاک سیروانسڵاو لێبێ لە ناو گەنجان و لە ناو سۆشیال میدیایە دوو تێڕوانین هەیە بەشێکی لە ڕووی ئاینیەوە تەییدی ئەردۆغانەکە و ئەک پارتیەکە و بەشێکیشی لە ڕووی مەسەلەی نەتەوەیەوە تەییدی کلیزدارۆغڵۆکە کەمال کلیزدارۆغڵۆ ئەم تێڕوانینە لە هەرێمی کوردستان دەلالەتە لەوەی کە تورکیا وەکو ئێرانیش چۆن کاریگەریان هەیە لەسەر سیاسەتی هەرێمی کوردستان و تەنانەت خەڵکیش پێت وایە ئەم دابەشبوونە کامیان ڕاستەوە بۆچی بەو شێوە ئێمە دابەش بوون ڕێگایەکی نەتەوەییمان ینی خەتی سێمانی هەرە و خەتێک کە بۆیان کێشاوین خەتێک نێک کە خۆمان دیاریمان کرد بێ. ئەناویخوای گەورە میهرەبان سڵاوتان لێوێ سڵاو لە میوانەکان من لە کۆی ئەم قسانەی کە هەیە کە لەسەر هەڵبژاردننی تورکیا دەکرێت جیاوازی هەڵبژاردننی تورکیا بۆ ئەمجارە ئەوەندە کاریگەری هەیە بۆچی لە هەڵ وڵاتێک هەڵبژاردن دەکرێت ئەوەندە کاریگەری نێودەوڵەتی و ئیقلیمی بەسەر وڵاتانەوە نییە. بەڵێ ئەم هەڵبژاردننی تورکیا چارەت نووس و ئایندی تورکیا دیاری دەکە بەکەم ئاراستە دەبێت. ئایا مانەوەی ئۆردوغان ئەگەر لەو پێگە و قووەتی ئێستا بمێنێتەوە ببێتەوە سەر و کۆمار و زۆرینە بەدەست بێنێ هەمومان پێمان دەڵێکەوە ئایندەی ینی ڕوئیا و دنیابینینی ئۆردوغان دۆکتارینی ئۆردوغان بە ئاراستەیەکە کە هەمومان بینیومانە و کۆی لایەنە ئۆپۆزیسیۆنەکانیش بە هەدەپەوەش کە لە ناو ئۆپۆزیسیۆن کۆبوونەتەوە بیرمان نەچێ استراتیژی دۆخی تورکیا ینی استراتیژی ڕابردوو دوو کارکتەری گرنگی ناو ئۆپۆزیسیۆن کە ئێستا کە تێدان ئەحمەد داودۆغڵی و عەلی بابەجانە ئەگەر بیرمان نەچێ قوڵایی استراتیژی کتێبەکەی ینی قوڵایی استراتیژی ئەحمەد داودۆغڵ و سیاسەتی تورکیای داڕشت بۆ نمونە سفرکردنەوەی کێشەکان کە لەسەر لەگەر وڵاتانی ناوچەکەدا پێم وانییە ئێمە بڵێن ئەگەر سەرکەوتنی ئۆپۆزیسیۆن دەبێتە دۆخێکی ئەوەندە گرنگ تورکیا بەرەو دیموکراسی و کرانەوەیشی تەواو دەچێت ئێمە هەرێمێک بوون و سربەخۆش بووین و دۆخەکەشمان بە ئاراستێک بوو کەچی بینی مال ئێستاشە لە قۆناغێکی لەگەڵ عێراق بەبەردەوامە بۆی ئەمانە پێمان دەڵێن تا ئەو دۆخەی لەگەڵ ئێمەمانانن کە تا ئەو دۆخەی کە لەگەڵ کوردن لە باکووری کوردستان کە کاریان پێێتی لە ڕابردوش داوا بووە تەنانەت کۆنتاچی نێوان ئاک پارتی و ئەو کاتی پێشێ ببێ بە هەدەپا بەتەوە پارتی ئاشتی دیموکراتی لەو کاتەدا لە ساڵی 2012 پەیوەندێکی زۆر باشە بوو تا ئەوەی کە لە قەندیلی شەڕاگیرێ بەڵام دوایە دۆخەکە بەرەو ئاراستەیەکی دەڕوە گرفتەکە ئەوە نییە کورد چۆن بیر دەکاتەوە لە باکووری کوردستان گرفتەکە ئەوەیە پەکە چۆن بڕیارەدا پەکە چۆن ئاراستەی کوردەکە لە باکووری کوردستانە چکە تۆ هێزێکی سیاسی تێ لە ناو باکووری کوردستانە کار دەکا و لە پەرلەماندا تێکۆشان دەکا هێزێکی تریش تێ لە قەندیلە ئەما بەریەکەوتون ڕوودەدا لە نێوان ئاستی ئەوەی سبەینێ کە دڵنیات دەکەمەوە ئۆردوغان چەند خراپ بۆ بەرامبەر بە کورد سەرکەوتونی کەمال کلیجار ئۆغڵو ممچینە چەند قات بێ لەبەرەوەی
هەمومان کاک ئاسۆی بەڕێز زۆر جوان باسی کرد کە باگراوندی کەمال کلیجدار ئۆغدوی و جەهەپا خودی کەمالیستەکانن کە چیان بە کورد کردو لە ڕابردوودا بۆیە ئەم دابەشبوونەی کە لە هەرێمی کوردستانیشا دروست بووە لە نێوان خەڵکو و ئۆلایەنەکانیشا شتێکی زۆر زۆر منطق و ئاساییە وەکوتم تەنانەت ئەمریکای دابش کردووە ئەوروپای بە ئاراستەیەک یعنی ئەوروپا تقریبا یەکدەنگە بەرامبەر بە تورکیاکە بیانەوێت ئۆردوغان بکەوێنن لە دەسەڵاتدا بە حکومێک کە دەسەڵاتی ئۆردوغان گەیشتۆتە یەمەن و سووریا و لیبیا و ینی کۆی ئەم پرۆسەیە وامان لێ دەکەکە ئەوان لەلایەنەکەەوە بیر دەکەنەوە ئێمەمانانیش بۆ ئاراستە بیر دەکەینەوە بە تایبەتی من وەکو خۆم وەکو تاکێک چکە لە ڕابردوودا سیاست و ئایدیای ئۆغڵوم کەمال کلیجدار ئۆغڵومان لەو قۆناغە بینیوە کە تۆم بۆ بەرامبەر بەکول لە کاتی لێدوان بەبێ بوونی دەسەڵات ئەدیەکرد بێتە دەسەڵات ئەمە تێبێ مچینە ئەمە گرفتێکی گەورە دروستکە بۆیە ئاسایی و یاساییشە خەڵکی کوردستان لایانی سیاسی کوردستان ئایدیا ینی بۆ چوونەکانی لەگەڵ ئاک پارتی بیان لەگەڵ ئۆپۆزیسیۆن بێ بەڵام بیرمان نەچێ هەمومان دەبی بەو ئاراستە و هێڵە نیشتیمانی بیر بکەینەوە کە کامیان لە قازانجی کووردە کە دەڵێن کورد تەنها کوردی باکوور نییە کوردی باشووری کوردستانە کوردی ڕۆژ ئاوای کوردستانە ڕۆژهەڵاتە چونکە تورکیا لەگەڵ هەر سێ پارچەکەی تریشە ینی گرفتی هەیە بۆیە دڵنیامە لەوەی کە ئەو دۆخەیوان بەڵێ کاک سیروان کەواتە بۆ ئەو چەند ساڵی ڕابردوو کە ڕەزب تێ ئەردوغان لە دەسەڵات بە پێت وایە بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی ئێمە کۆنتاکتێکی ڕاستە و خۆ و ناڕاستە و خۆشمان هەیە لەگەڵ دەوڵەتی تورکیا هەر کەس حاکم بێ هەر کەس لە دەسەڵات بێ کامیان گونجاوترە کامیان باشترە بۆ ئێستای دۆخی هەرێمی کوردستان و داهاتوش دەکرێت بڵێن لە لێوان خراپ و خراپترین یان باش و باشترینەکەی ئۆردوغان یەک لە تاقیکراوەکان بووە کە ئێمە پەیوەندێکی بازرگانی درور درێژ پەیوەندێکی بەرژەوەندی اقتصادی سیاسی تەنانەت ئەگەر لەو دۆخی ڕابردووشدا لە کێشە سیاسەکانی هەرێمی کوردستان بەرامبەر بە عێراق تورکیا لە چ قۆناغێک سەپۆرتی کوردی کردووە لەعنی کە دەڵێم سەپۆرت لەسەر ئەساسی بەرژەوەندی نەک لەسەر ئەساسی نیشتیمانی و سەپۆرتکردنێکی نێتەوەی نا لەسەر ئەساسی بەرژەوەندی ئەساسی نەوتە ئەساسی ئاڵوگۆڕی بازرگانیە بە تایبەتی لە منتیقا بۆیە هەرێمی کوردستان ترانزێدی ینی هەرێمی کوردستان بۆ تا هۆکارێکی بە تایبەتی برایم خەلیل وانە بێتە هۆکارێکی گرنگ بۆ تورکیا بۆ بازرگانی و دەستکەوتنێکی داهاتێکی زۆر بۆیە ئەوەی کە تاقی کراوەتەوە خودی ئۆردوغانە بە قۆناغێکی گرنگ تاقی کراوەتەوە کە پەیوەندێکی باشمانە بووە و لە زۆر کاتە ممچینە ئێمە سوودێکی زۆرمان لە سنووری تورکیا بینیوە بەڵام بۆ باکووری کوردستان ئۆردوغان تاقی کراوەیەک بووە کە چەند جاری سەرۆک بارزانی باسی کردووە کە هەوڵی داوە ئاشتی لە نێوان ئاک پارتی و ینی حکوومەتی تورکیا و کورد بەرقەرار بکە بەڵام ئیتر لە کۆتاییدا سەرکەوت و پرۆسەکە سەرکەوتونەوە بە ماوەیەک بەو دوای تێکچووە بۆیە من لە ئێستادا ڕوئیای و دنیابینینی کەمال کلیجدار ئۆغدوو کە دڵنیام لە کاتێک ئەگە گەیشتە دەسەڵاتیش ئەم شەش پارتە ئۆپۆزیسیۆنە بەیەکەوە نامینێنەوە دڵنیام لەوەی پارچە دەبن وەکو نمونەشمانەیە لە ڕابردوو گولەنەکان ئۆردوغانیا هینا سەرتەخت بەڵام ئەگەر ئەم جارە ئۆردوغان دەرنەچێ گولەنیەکان ئۆردوغان لە ناو دەبن بۆی کە لەسەر حکومی دەسەڵات نەمینێ بۆیە بە هەمان ئەو شێوەش ئەو لایەنانێک کە ئێستا لەگەڵ کەمال کلیجدار ئۆغڵون بیریشمان نەچێت لە ماوەی ڕابردوو چەند کێشە هەبوو لەسەر کاندیدی یەکەمی سەرۆک کۆمار بەڵام لە کۆتاییدا بە ناچاری کەمال کلیجدار ئۆغڵو بە نوێنەری ئۆپۆزیسیۆن بۆیە من لە ئێستادا ئۆردوغان بە باشترین دەزانم لە ئەوەی کە کەمال کلیجدار ئۆغڵو تاقیکراوەیەکی خراپتر دەبێت دڵنیام پێت وایە ئەو باشتر دەبێت بۆ هەرێمی کوردستان من پێم وایە ئۆردوغان لە سەرڕای هەموو ئەو تێبینی و وەکوتم لە نێوان خراپ و خراپترین ئێمە خراپەکەم پێ باشە ئۆردوغانم پێ زۆر باشە کاگاسۆ ڕەجەب تەیب ئەردۆغان هەڵبەتە لە ڕۆژی یەکەم کە هاتە سەر دەسەڵات هەمیشە وەکو ئەڵێن کارتی تاقی نەکراوە فڕێدا مەسەلەن لە اقتصادەوە دەستی پێکرد بنەمای سەرکەوتنەکانی بوو لە سەرەتا و دەسەڵاتی پێگرتە دەست باوەڕ دەکەی کە لەو چەند ڕۆژەی ماوە یان لە خولەکەکانی ئەخیر بۆی کە کورد هەردوو بەڕێستان کۆبوون لەسەرەوەی کە کورد پارسەنجی ئەساسیە سوپرایزێکی هەبێ مەسەلەن بۆ نمونە بتوانێت یان ڕێگەی پێ بدە لانی کەم
عبدوڵڵا وەجەلان لە ئیمراڵیەوە بهێنێتە ئەستەمبول قەیومی کات سوزامیە قەید و شەرتێکی بۆ دابدرێت خۆتە زانی باکووریش تا ئێستا پەیوەندیی ڕابطەیەکی ڕۆحیان هەیە لەگەڵ وەجەلان بەدڵنیاییەوە خۆی کێشەی ئەجەنداکەی ڕەجەب تەیب ئەردوغان یەکلایەنە نییە کۆمەڵێک ڕەهەند و بوعدی استراتیجی هەیە کە بەڕاستی هەم لە ناوخۆی تورکیا ئەو متمانەیی شکێنرا و هەم لە دەرەوەی تورکیاش بە تایبەتی وڵاتانی ئەوروپی و یا باڵێن یەکێتی ئەوروپا و وڵاتانی ناتۆ و وڵاتە جلێهێزەکانی وەکو ئەمریکا و تەنها لە ڕووی نێودەوڵەتیەوە ئۆردوغان کۆمەڵێک وڵاتی وەکو ڕووسیا و ئێران و ئەم هێزانەی بەدەستەوە مابوو ئەمە کاریگەریەکی زۆر نەگەتیڤی دروست کرد لەسەر کەسایەتی ڕەجەب تەیب ئەردوغان لە ناوخۆی تورکیا و پاشان مۆزوعی دروستکردنی قوڵایی ئەمنی بۆ ڕۆژاوای کوردستان و هاتنە ناوەوە و لێدان لە کۆبانی و لە عەفرین و لە سەرێکانی و بەکارهێنانی کۆمەڵێک چەکی کوشندە دش بە هێزەکانی سووریای دیموکرات کوردەکانی ڕۆژاوە ئەمەش دیسان کاریگەریەکی نەگەتیڤی لەسەر گوتاری ڕەجەب تەیب ئەردوغان دروست کرد و لە ناوخۆی کوردستانیش باکوور و لە ناوخۆی تورکیاشا بێگومان پشکانی لیرەی تورکی و دابەزاندنی اقتصادی تورکیا بەو شێوە مەترسیدارە زیادکردنی ڕێژەی بێکاری لە تورکیا و لەم دوایانەدا ئەو بوومە لەرزەیی کە ڕوویدا لە تورکیا هەموو کاریگەری نەگەتیڤیان لەسەر با بڵێن کەرەستەی تەبلیغاتی ئاکەپە دروست کردووە لە تورکیا بۆیە زۆربەی ئاراستەکان بۆ ئاراستەیان کە ئەم جارە نەخێر ئۆردوغان ناتوانێت دەنگی پێویست بەدەست بهێنێ بۆ دووبارە هاتنەوەی بۆ ویلایەتی سەرۆکایەتی کۆمار کە ئەم جارە بێگومان ویلایەتەکە بۆ 5 ساڵە و ڕنگڕێژێکی تازی سیاسەتی ناوخۆیی و دەرەکی تورکیاکە بە پشتدەستن بە کۆمەڵێک پرەنسیپ کە بێگومان ئێستا لێ تێگەشتێکی گەورە هەیە لەگەڵ کوردەکانە لەگەڵ چەپەکانە لەگەڵ با بڵێن بزوتنەوەی گوڵەنیەکان بەڵام ئەوەی کە کێشەیە بۆ کورد لە تورکیا خاوەنی 25 ملیۆن زیاتر دانیشتوانە ڕووبەری جوگرافی باکووری کوردستان کە بە ڕۆژهەڵاتی ئەنادۆڵ هەژمارەکرێت لە زمانی فەرمی تورکیا نزیکەی 240 بۆ 250,000 کیلۆمەترە کە یەک لە سەرسەی خاکی تورکیاکە کە نیوەی خاکی کوردستانی گەورەیەکە ئەمە جوگرافیایکی گەورەیە بۆ کورد بەدەسێنانی فیدراڵێتێک گەورەترین دەستکەوتە لە ئێستا بەدەسێنانی فیدراڵێت ئەگەر لە ئەجێندای هیچێکێ لە حکوومەتەکانی تورکیا بە ڕەجەب تەیب ئۆردوغان بە کەمال کلیژدارۆغلۆ نەبێت کورد بە دۆڕاو لەم هەڵبژارنەیەتە دەرەوە تەنها ئەو دەنگانەی بەدەسەوە ئەمێنێ کە لە پەرلەمانی تورکیا ئەتوانێ هاوسەنگی پێ دروستکە بۆ کۆمەڵێک پرۆژە یاسا بێگومان ئەو کاتە خۆ بە ئاسانی تۆ ناتوانانی سیستمی سەرۆکایەتی تورکیا لە کۆماریەوە بگۆڕیتەوە بە دیموکراسی بگۆڕیتەوە بە سیستمی پەرلەمانی ڕەجەب تەیب ئۆردوغان با پرسیارەکە بەم شێوەیە بکەین ئایا دەرەنجامەکانی هەڵبژاردن قبوڵەکات ئەمە پرسیارەکەیە مێنتاڵیتی و ڕوئیایی کەسایەتیەکی وەکو ڕەجەب تەیب ئۆردوغان کە پلانی داناوە تا 5 ساڵی تر ڕنگڕێژی کۆمەڵێک سیاسەتی ئابووری و عسکەری لەگەڵ ئێران لەگەڵ رووسیا لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی چوونەناویشێتی ئەوروپا هاتنە ناو ڕۆژاوای کوردستان تا قوڵایی 30 کیلۆمەتر بە پشتێنەی ئەمنی ئەمانە هەموو ئەم خەونە عسکەری و میلیتاریزمانەی ئۆردوغانن کە سایکۆلۆژیستەکانی تورکیا بە تایبەتی ئەوانەی کە لە بواری دەروونناسی دەروون شیکاری سیاسیە کارەکەن بە هیچ شێوەیە باوەڕیان بەوە نییە کە ڕەجەب تەیب ئۆردوغان کورسی سەرۆکایەتی ڕادستی ڕکابەرەکەی بکە بۆ چونکە ئەو دەسەڵاتە زۆرە ڕەهایی کە ئێستا سەرۆک کۆمار بەدەستیەتی ئەتوانێ حکمی عورفی لە تورکیا ڕابگەێنێ بە بیانووی دەستێوەردانەکان لە هەڵبژاردنەکان و تەزویر و ساختەکاری ئەتوانێت کۆمەڵێک دام و دەستگا و مؤسساتی سیاسی دەولە بە دادگای دەستوری شەوە هەڵپەسێرێ بۆی ئەو کاتە حکمی عورفی ڕائەگەێنێ نەتایجی هەڵبژاردنەکان قبوڵ ناکات ئاڵۆزی دروستە بێ بێگومان لەبەرەوە ئێستا جگە لەو بەرە سیاسیەی کە بەرامبەر بە ئۆردوغان دروست بووە تەنانەت هاوڕێ هەرە نزیکەکانی خۆشی کە
لە نزیشی بوون کە بە تیۆریسن و داڕێژەری سیاسەتی ئاکەپە هەژمارەکرێن وەکو عەلی بابەجان و داود ئۆغلۆ و ئەمانە ئێستا لەبەرەی دژی ئۆردوغانن. ئۆردوغان کۆمەڵێک پارتی بچوو بچووکی سیاسی ئایدۆلۆژی حیزبی بەدەستەوە ماوە کە بەداخەوە کەرەستە تەبلیغیاتەکانی دەستی ڕەجەب تەیب ئۆردوغانیش بەرامبەر کلیژدار ئۆغلۆ زۆر ینی با بڵێن میتۆدەکەی زۆر بەقوت نییە، ئارگۆمنتەکەی زۆر بەقوت نییە بەرامبەر بە کلیژدار ئۆغلۆ. بۆ نمونە لەم ڕۆژانەدا تۆمەتباریەکە بەوەی کە کلیژدار ئۆغلۆ کەسایەتێکی عەلەویە کە ئەمە عیبەیەک نییە بۆ کلیژدار ئۆغلۆ. تۆمەتباریەکە بەوەی هاوڕەگەز خواسە کە ئەمە هیچ بەڵگەیەکی بەدەستەوە نییە کە کلیژدار ئۆغلۆ هاوڕەگەز ئەسڵەن کەمال کلیژدار ئۆغلۆ خاوەن فیگەر و کەسایەتیەکی ئۆپۆزیسیۆنی هەرە بەقوتە. ئەو کەسە بوو کە لە ئەستەمبول بەپێ هەتا ئەنقەرە ڕۆژ بۆ ئەوەی کە دەستکاری سیاسەتە دیسپۆتیزم و تاقڕەویەکانی ڕەجەب تەیب ئۆردوغان بکە. لەبەرەوە تورکیا بە ئاسانی ناگۆڕێ بە ئاراستەیەک بە دڵی ئۆپۆزیسیۆن بە بڕوای من لەم قۆناغە تەنها مەگەر کۆمەڵێک هێزی چاودێری نێودەوڵەتی وەکو UN وەکو ئەمریکا دەستکاری ئەو میتۆد و ئەو دیدگا و مێنتاڵیتیە بکەن کە بە پەیماننامەی لۆزان و لە حاڵەتێکی وهەیە کە ئەزانێت دەسەڵات بدۆڕێنێ و ڕادەستی ناکە و ئاڵۆزی دروستە بێ و ئەوە ڕەنگە پلاسی بێ پێت وایە وەکو بێمەوە سەرەتای پرسیارەکە مەسەلەن دەست بۆ ئەوە بات مەسەلەن عەبدوڵڵا ئۆجەلان بە زۆرێک لە جۆرەکان بۆ ڕاکێشانی هاوسۆزی کوردەکان قەید و بەندەکانی کەم کات. بێگومان چەند هەفتەی پێشوو وەفدێکی باڵای ئاکەپە سەردانی عەبدوڵڵا ئۆجەلانیان کردووە. عەبدوڵڵا ئۆجەلانیش بە ئاشکرا لە میدیەکان بڵاو بوویەوە کە بەڵێ ئەوان پشتگیری لە هەدەپە ئەکەنەوە، پشتگیری لەو ڕەوتە ڕیفۆرم خوازە چەپە ڕادیکاڵە ئەکەن کە ئێستا بەرەی ڕەنج و ئازادی لە چوارچێوەی پارتی چەپی سەوز و هەدەپە و کۆمەڵێک حیزبی تر ڕەنگڕێژیان کردووە. لەبەرەوە عەبدوڵڵا ئۆجەلان تێگەشتووە و لە چاوپێکوتنەکانی ئەخیریشدا زۆر باش پێشبینی بۆ ئەم دۆخانە کردووە کە ڕەجەب تەیب ئۆردوغان گوتاری ڕەجەب تەیب ئۆردوغان بە تایبەتی گوتاری ئەم دوایانەی کە تێکەڵ بوو بە کۆمەڵێک دید و ئایدۆلۆژیای ئاینی ڕیسپەڕ تونڕە و بە تایبەتی مۆزوعی داعش، مۆزوعی جەبهەت النوسرە، دەستێکەڵاوکردنی لەگەڵ کۆمەڵێک هێزی با بڵێن تونڕەوی جیهادی لە ناوچەکە و هەموو ئەمانە وای کرد کە ئەو خیتابە نەرمونیانەی کە عەبدوڵڵا ئۆجەلان لە سەروەختی 2003 و شارەوانیەکان و هاتنە سەر حکوما هەیبوو بۆ ڕیفۆرمی ئابووری بۆ دەستکاریکردن لە سێکتەرە سیاسیەکان بۆ گۆڕانکاری ئەوە نەما. ئێستا ڕەجەب تەیب ئۆردوغان سیاسەتێکی تر پەیڕەوەکە کە هەندێک لە چەودێرانی سیاسی تەنانەت ئاماژەیان بەوە کرد کە ئەیەوێت سێبەری ئۆردوغان زاڵکە بەسەر سێبەری مستەفا کەمال ئەتاتورکە وەکو قوتابخانە و مەدرسەیەکی فیکری ئایدۆلۆژی بۆ 50 ساڵی تر بمێنێتەوە لەسەر کورسی حکومڕانی. چونکە دوجار ڕەجەب تەیب ئۆردوغان هەنگاوێک لەسەر و مستەفا کەمال ئەتاتورکیشەوە هەنگاوینە. ئەگەر کەمال ئەتاتورک تەنها لە ڕێی شۆڤێنیزمی نەتەوەیی و دەستکاریکردن و ختوکەدانی دیدی نەتەوەیانەی دەوڵەت مامەڵی کرد بێسا ئۆردوغان قەتەر پشگیری ئەکا کۆمەڵێک هێزی ئیخوان لە ناوچەکە پشگیری ئەکەن کۆمەڵێک دەوڵەت کە بە دەوڵەتی ئاینی گەورە گەورە هەژمارەکرێ پشگیری ئەکەن و ئەوێ ئیمپراتۆریەتێکی گەورەی ئاینی لە چوارچەوەی خەلافەتێکی دینیا لە ناوچەکە بنیاد منێ. بەڵام ئەمە بێگومان بۆی ناچێتە سەر. لەبەرەوە تورکیا خۆی دەوڵەتێکی زیندووە، دەوڵەتێکی بەهێزە لە ڕووی جوگرافیا و کەوتۆتە سەر مووقعێک لە ئاسیا و ڕۆژهەڵات و ئەوروپا. بێگومان خەڵکە عاقڵمەندەکان بزوتنەوە سیاسیە گەورەکان کە لە تورکیا هەن بە تایبەتی ئەو بزوتنەوە سیاسیانەی کە ئێستا دروست بووە وەک لە پێشێکی بەرنامەکەدا جەنابەت باسە لە 6 پارتەکە کرد. هەرچەنە پارتەکەی ئی پارتی باشەی میرال ئاکشنەر ئینسیحابی کرد لە ئەوەش بۆ خۆی دەرفەتێکی تری یا بە ڕەجەب تەیب ئۆردوغان. لەبەرەوە هەموو ئەمانە بۆ کورد ئەگەر بتوانێت لە ئایندا کوالیسیۆنێکی پەرلەمانی بەهێز دروستکە لە پەرلەمانی تورکیا ئەوە تاکە دەرفەتە ئەویش بۆ دروستکردنی ئەجێندایەکی بەهێزی نیشتیمانی تا
هەرێمێکی فیدراالی یا کۆن فیدراالی لە چوارچەوەی دەوڵەتی تورکیا دروستکە ئەگەر ئەوە نەکرێ بە بڕای من تەواوی ئەجەندا سیاسیەکان لە تورکیا هەر یەک ئەجەندان و کورد ناتوانێت مامەڵ لەگەڵ ئەو دۆخە سیاسیا بکە و دۆخی جەهە پەش ئەو ئەجەندا سیاسیانەی کە هەیەە تا ئێستا بەڵێننامەیەکی واژۆکراوی فەرمی لە نێوان کورد و ئەو لایەنە ئۆپۆزیسیۆنانە نییە لەبەرەوە هەمویان یاوێنێتە دەست دۆخێک کە بە دۆخی قەزا و قەدەر هەژمارەگرۆکو ئەوی خۆمان کە لە عێراقا هەیە لە ڕاستە لەبەرەوە کارکتەرە سیاسیەکان ڕۆڵە بینن کە لە ئایندا لە پەرلەمان چۆن یاریکەرێکی ئەساسی ئەبن لەگەڵ دۆستەکانیاندا. زۆر باشە کاک سۆران لە ئێستاە بەڕێستان وەکو چالاگوانێ وەکو ڕۆژنامەنووسێک لە هەرێمی کوردستان پێت وایە لە حاڵەتێکی وهادا کە هەرێمی کوردستان یعنی مەسلەی اقتصادی کاکسیروان باسی کرد مەسلەی تەنانەت ئەمنیش لە ماوەی ڕابردووە تورکیا پێیوا بوو کە هاوکاری یان ڕەجەب تایب ئەردۆغان بە تایبەتی پێیوا بوو کە هاوکاری هەرێمی کوردستان بۆ کامیان گونجاوترن لەمانەوەی ئەردۆغان لە دەسەڵاتیان ئەو پارتەی کە ئەو کوالیسیۆنی کە دروست کراوە لەو هێزوو لایەنانە. دووبارە سپاس کاک زانازانی من پێش هەر شت ببورن دووبارە هەر دەنگایەتەوە بە ئەرێک هاوڕێیان بۆی چارە سەرکەن ئەفوان ببورە ئەوە لە کاتی پرسیارکردنی منە سەوتی منەکرێتەوە ئەو سەوتە بۆ تۆ دێتەوە ببورە تەواوە ناتکایە زۆر سپاس دووبارە ئەزانی کاک زانە بە ئێمە لەوە تێبگەین باس لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەەکەین باس لە ئەو وڵاتان و دەوڵەتانە ئەەکەین کە کوردی بەسەردا بەشکراوە بۆیە ئێمە باس لە ئەوروپا و وڵاتی سوید و چوزانم وڵاتە ئەو وڵاتانی کە پێوترێت دایکی دیموکراتی لە بینی دوو کەوان ئەڵبەتە تێبینیمان لەسەر و دیموکراتی ئەوێش هەیە بەڵام هەڵبژاردن بەڕاستی کە ئێمە ئێستا باسی لەسەرەکەین ئەوە نییە کە بڵین فریاگوزاری هەموو دۆزی گەلی کووردە و ئیتر لە چوارچەوەی ئەم هەڵبژاردنە دۆزی گەلی کورد لە باکووری کوردستان بۆ نمونە هیچ نەبێت چارەسەرە بێ شتێکی بەو ڕەنگە نییە بەڵام بێگومان بێتەسیر نییە و چارە نووسازە ئەمە گومان لەو خاڵەیە نییە بەس کاک زانە بە ئەرێک نەبێ یەک دوو خولێک ئەگەر گرەی ئەدەمەوە بە پرسیارەکەی جەنابتانەوە ئەزانی من بڕوام وایە تا ئەوەندەی کە وەگەڵی خوێندنەوەیکی مێژویی بۆ بکەین هەندێک لە پاش تێکچوونی ئیمپراتۆریەت یا ئەو سیستەم و ئەنجومەنەی کە مەدیای بەڕێوە ئەبرد لە مێژووی 2000 و ئەوەندە ساڵ پێش ئێستا کە گەلی کورد بوون دیارە کاتێککە تێک ئەچێ ئیدی شتێک بە ناوی گەلی کوردەوە نابێت کە هێز و توانای و مۆراڵ و سیستەمێکی ئیداری هەبێ کە بتوانێت تەئسیری لەسەر خۆ بەڕێوەبردننی خۆی هەبێ چوارچێوەیەکی سربەخۆیی خۆی هەبێ یاخود بۆ نمونە بتوانێت سیاست و سەرهەڵدانێک بکە کە ببێتە خاوەن ستاتۆیەک کە سربەخۆ و وەکەڵێ ئەجندا و سیستەمی خۆ بەڕێوەبردننی هەبێ بۆیە لەو بەروارەوە هەتاکو ئەم ساتە کە من و تۆ پێکەوە قسە ئەەکەین بەڵێ کوردێک کاری لەسەر کراوە کە کوردێک دروست ببێ ئەم کووردە بێ ئیرادە بێ بێ مۆراڵ بێ بەڕاستی خاوەن سیاست نەبێ خاوەن جیهانبینی خۆی نەبێ خاوەن بە جۆرێک وەکەڵێ ڕوئیایەک نەبێ کە ینی هێزی لێ وەرگیراوەتەوە بەڕاستی هێزی فکرکردنەوەی لێ گیردراوەتەوە مرۆڤ ئەتوانێت بەو ڕەنگە دەستنیشانی بکە جا لە چوارچێوەی دینا بێت لە چوارچێوەی خەتێکی ناسیۆنالیزما بێت لە هەر جۆرە چەمک و سێکتەرێک بێت کێشە ئەوە نییە کێشە ناوەڕۆکەکەیەتی کە هێزی بیرکردنەوەکەی لێوەرگیراوە بۆیە ئەمڕۆ ئەبینین خەڵکانێک بە ناوی نیشتیمان پەروەریوە خەڵکانێک بە ناوی نەتەوەییەوە گوایە نوێنەرایەتی گەلی کورد ئەەکەن بەڵام بە تەمەنی هەموو خۆیان کاریان خۆچەماندن بۆ هەمیشە لە بەرامبەر دوژمن و داگیرکەرانە بەڕاستی بۆیە هەمیشە ئەو جۆرە کووردە چاو لە دەرە و هێزی دەرەکی و داگیرکەری هەمیشە پێ لە خۆی بەهێزترە و هەمیشە ئەو هێزە دەرەکیانە هەمیشە ئەو هێزە جیهانیانەی پێ هێزێکی ڕزگارکەرە یعنی وەرە مرۆڤ دیقەت بکە ئەردۆغانێک و ئەردۆگانێکی بەو ڕەنگە تۆ پێت باشتر بێ لە هەر کەسێک یاخود بە ناوی بکەی بە کەسێک کە تۆ چۆنەڵی بەهانای گەلی کوردەوەیەت یا بە کەڵکی باشووری کوردستانەوە دێت یعنی من سەیرم لێ دێ تۆ ئەردۆگان و جەندرمە و
ڕۆیاکەی نەبینی لە باشووری کوردستانە چی ئەکا یعنی ئەمە نەبینیت باشە هەر ئەوەی سەر شنگار دوسێ ڕۆژ پێش ببورن هەفتەیەک پێش ئێوە پێش ئێستا مەسەلەن خەتی ئیسلامی سیاسی ئیخوانیەکەی بە ڕەنگە جیاوازیەکانی هاتن ئەو بابەتەیان گەرم کرد کە بە جۆرێک بگەنە فریای حملەی هەڵبژاردننی ئەردۆگان و ئاکەپە و مەهەپە و هاتن بابەتی یەزیدی و بابەتی مزگەوت سووتاندن و ئێمە بینیمان چه حەقارەتێکیان بە گەلی یەزیدخان کرد بەڕاستی لە کاتێکا هیچ بنەمایشان نەبوو هەرچەنە و خاڵشتان عرض بکەم ئەم دەنگە ئیسلامیە ئیخوانیە لە ناو گەلی کورد بە تایبەتی لە باشووری کوردستانە و ئەو خەتەی کە خۆی ئەچەمێنێ بۆ داگیرکەران بەتەمەن بە درێژایی دەیان ساڵی تەمەنی خۆیان لە بینی دوو کەوانە گوایە نیشتیمان پەروەریان کردووە دەنگێکی زۆر نەشاس زۆر لاواز زۆر بێزراون لە ناو گەلی کووردا و بە تایبەتی لە ناو باشووری کوردستانە و ئەبینین لەو 30 ساڵە کە بەرهەمەکەیان چی بۆ و چییە بۆیە بەڕاستی کاکزانە پێویستە ئێمە خاڵێک من دووبارەیەکەمەوە زۆر بە پێویستی ئەبینم ئەویش ئەو خاڵەیە بەڕاستی گەلی کورد لە باکووری کوردستان و ئێمەش وەک چاودێرێک وەکو هاودەنگێکی نیشتیمانی نەتەوەیی لە باشووری کوردستان بۆ گەلی ئێمە لە باکووری کوردستان هیچ کات بانگەشەیەوە ناکەین کە جەهەپە پارتێکی باشە کەمال کلیژدار ئۆغلو کە کوردە کە عەلەویە کەسایەتێکی تێر و تەسەل و دیموکراتی هەیە شتێکی بەو ڕەنگە نییە گەلی کورد لە خەباتایە گەلی کورد لە تێکۆشانایە بۆ ناسنامەی خۆی بۆ چاند و کولتوری خۆی تێکۆشانەکە و دەرگای تێکۆشانی تا ئێستا کراوەیە لە هەموو چەند و سێکتەرەکانەوە بۆیە بابەت لێرە باش و باشترین ئێستا وەکو کۆتا ڕستە ببوورە بابەتەوە نییە کە جەهەپە باشترە و کەمال باشترە بەڵکو بابەت ئەوەیە لە ئێستاە ئێمە بتوانین ئەو دەوڵەتە قۆڵەی گلادیاتۆی ئەردۆگان کە نوێنەرایەتی ئەکا ئەتوانین سیاسەتێکی باش و ئەنجامێکی باش لەسەر مێزی دانوستان و دیالۆگ بۆ گەلی کورد و تورکیا بەدەستبێنین. سپاس دەکەم کاک سیروان بۆ ئەوەی کە ئێمە وەکو کاک سۆران ئەڵێ خەتی سێم دۆزینەوە خاوەن ڕوئیای خۆمان بین بۆچی هەر خەڵکانی ترمان پێ باشتر و خراپتر بێ و بژاردەکانمان لە نێوان دوژبنەکانمان و نەیارەکانمان وانەی کە ڕۆژگارێک هیچ شتێکیان بە کورد نەبەخشیوە زیاد لەناو ئەوانە هەڵبژاردن کە لەناو خۆمانە ینی مەبەستم هەڵبژاردن نییە تێڕوانینێکی جیاوازمان نەبێ. من باسی باش و خراپم نەکرد وتم خراپ و خراپترین ئەگەر لەبیرت بێ بەرنامەکەمە وتم خراپ و خراپترین لە نێوان خراپ و خراپترین کەسێک هەڵدەبژێری ئەوە ڕوئیای ئەوەی کە من قسە لە هەندێک برادەر وەرناگیرێکە لەسەر لایەنێکی سیاسی و کە ڕوونە مەبەستی پارتی دیموکراتی کوردستانە بەدڵێکی فراوان شۆ قوڵمانە ینی ئەو برادرانە زوو هەڵدەچن بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان بەڵام کێشە نابێ ئێمە قسەی باکووری کوردستان لە ئەحمەد تورک و لەیلە زانا و گوڵتان کشناک و عوسمان بایدەمیر وەردەگرین ئەمانە دەمڕاستی کورد و بە کوردیشی دەزانی بۆ پەڕیشان نازیەوە گەر بۆچون و ڕخنەیەکیان لە ئێمەمانە هەبێ قوبڵمانە دیسانەمە دەڵێمەوە ئێمە ئاراستەی سێم ئێمە دیاری دەکەین لە بابەتی ئەوەی کە پێمان وایە دەبێت کورد پشتی وەرکەوێت کاگاسۆ مامۆستا جوانی فەرموو بە هیوام تەکنیک و تاکتیکێکیان هەبێ هەدەپا پارتی ساوز یعنی کە لەگەڵ پارتی ساوز لە ئۆپۆزیسیۆندان استراتیژێکیان هەبێ لەوەی کە ئایندەیان چۆن دەبێ چونکە ئێمەمانانیش پێمان خۆشە بیرتان نەچێ ینی لە کاتێک هەدەپە 68 کورسی هینا لێرە جەنابی سەرۆک بارزانی زۆر لەگەڵی دانیشتن چۆن بچێتە ناو حکوومەتەکەی ئۆردوغان بە یەکەوە بۆی هەندێک دەستکەوت بەدەستبێنن بۆ کووردا بەڵام دیسانەکە فەشەلی پێهێنرا ئەم بابەتە ئێستا چێ فەشەلی پێێنە کاک سیروان بۆچی فەشەلی پێهێنرا ینی ئەوان خۆ دواتر ئەوەکە ڕوونکراوە خۆیان باسییان کرد کە ئێمە بڕیار لە قەندیل وەردەگرین قەندیل بڕیار لەسەر ئێمە دەدا ینی ئەمە قسەی خۆیان ناو قەوسێک لە میدیاکانی خۆشیانەوە ئاماژەی پێکرا بەڵام بە هیوام ئەمە وەکو بۆچوون ئەمە خەتەکە تێپەڕێنین ئێستا ئەم دۆخە ئێستا ئێمە لە خەمیەوە دابین کورد دەتوانێت ئەوەی کە هاوسەرۆکانی هەدەپە لە تورکیا دەڵێن 100 کورسی دێنین بە هیوام 100 کورسی زیاتر بێنن بە هیوام هەمومان بتوانین لەوەی کە ئەوەندە بەهێز بین بتوانین قووەتی کوردە باکووری کوردستانەوە ئەوەندە بەهێز بێ
تورکیا ناچار بکرێ بە کۆمەڵێک شت بەڵام تورکیا نابێ ئیغرا یعنی کورد ینی بە تایبەتی تر هەدەپا نابێ ئیغرابێ بۆی کە کەمال کلیجدار ئۆغلی و علی بابەجان بڵێن پەکەکە و هەدە برن ئەوانی ڕۆژ ئاوا تیرۆریزنین یعنی ئەمە ئیغراکردنە یعنی دڵنیام لەوەی عاقڵمەندەکانی تورکیا ئەوەندە عاقلن کە دەڵم لە ناو تورکیا باکووری کوردستانە مەبەستم ئەوەندە عاقلن بیرەوە ناکەنەوە بۆیە ئەوەی کاک ئاسۆ فەرمووی هەمان هاوبیرم لەسەر ئەو بابەتەیە کە کورد دەبێت لە پەرلەمان تێکۆشانێکی گرنگ بکە و لە هەمان کاتیژدا بیرمان نەچێ دەبێت تەکنیک و تاکتیکێکمان هەبێت چۆن بتوانین بەو کورسە بەو ڕێژە کورسیانەی کە دەینین بەدەست دێنین بتوانین ئەگەر کەمال کلیجدار ئۆغڵ و دەرچوو چۆن بتوانین مافەکانی بەدەست بێنین و ئەگەر ئۆردوغانیش دووبارە دەرچەوە چۆن ئەم جارە نەسووتین چۆن ئەم جارە لە ڕابردوودا 104 شارەوانیمان وەکو کورد لە باکووری کوردستان بەدەست بۆ ئێستا عالیان 3 شارەوانیمان بەدەستە قیومەکان دانراون بۆیە کورد دەبێت لە هەردوو بەرداشدا ئاگاداری خۆی بێن نەسووتێ لە کەمتر لە خوڵەکەی کاکسیروان دوا سەرنجی خۆتم پێ بڵێ ببوورە کاتەکەم بەرەو کۆتاییە من پێم خۆش بوو من هیوام پڕوشتی ئەم جارە بەرکەس نەکەوێ بەڵێ بە تایبەتی باشووری کوردستان سپاس کاک سۆران دوا سەرنجی خۆتم پێ بڵێ بە کورتی سپاس دەکەم زۆر بە کورتی ئەوانەی کە پێشوازی لە سکرتێری هوداپار ئەکەن لە باشووری کوردستانە دیارەکە بە ڕۆح بەڕاستی بە شێوازێکی استراتیژی خۆیان بە تێکەڵ بە ئاکەپە و مەهەپە و ئەو خەتە ئیسلامە سیاسیە نامە و نەشازە کردووە بەڕاستی و هەندێک کەس دانیشن وەک بڵێ بەرهەمی 30 ساڵی خۆیان زۆر ڕەنگین و بەپێز بێدانیشن لەسەر باکووری کوردستان قسە ئەەکەن بۆیە بەڕاستی با کارکەن لەسەرەوەی کەوا حکومڕانی خۆیان باش بێ هاوکاری ئەردۆغان و ئەو خەتە فاشیستە نەبن بەڵێ ئەکرێ و شێمانە ئەکرێ کاک زانە ئەردۆگان و ئاکەپە و مەهەپە بەڵێ من تێنەگەشتم ببوورە بەس لە 30 سانیا ئەوەندەت عەرزەکەم بەڵێ شێمانە و گریمانەوە کرێ کە ئاکەپە قوبولی ئەو شکستە نەکە ئەکرێ شەڕێکی خوێناوی بەگشتی لە ناوچەکە و ئەو شەڕە بە کوردستانەوە ناوەستێ دیارە شەڕەکان نەچێ ناو ئەستەمبول ناو ئەو خەرە چکە هاوڕێم لە ناو ستۆدیۆ ئاماژەیەکی باشی کرد کە دوژمنەکانی و دژبەرەکانی ئاکەپە و ماپە و ئەو سێ چەمکەی کە باسم کرد زۆرم زۆر سپاس بۆ کاک سۆران کاک ئاسۆ دوا سەرنجی خۆتم پێ بڵێ وەڵا لە ڕاستیە ئەبێ ئێمە بیر لەوە بکەینەوە ئۆپۆزیسیۆنی تورکیا قەناعەت پێ بهێنین نەک دەسەڵات ڕەجەب تەیب ئۆردۆغان ئێمە 20 ساڵە نەمانتوانیوە ئارگۆمنتێکی جددی لەگەڵ ئاکەپا بکەینەوە بە بنبەست گەشت بەڵام چۆن ئارگۆمنتی جددی دیالۆگ لەگەڵ ئۆپۆزیسیۆن ئاکەن دوجار ئۆپۆزیسیۆنیش هەر لەو تورکانن کە تا ئەم لەحظەیە ئینکاری وجودی سیاسی کورد دەکەن لە تورکیا تەنانەت پێش چەند مانگە لەمە و بەر پلاتفۆرمی سیاسی هەر 6 پارتە ئۆپۆزیسیۆنەکە لەسەر مێزی دانوستان پشگیری لە لەشکرکێشیەکانی ئۆردوغان کرد بۆ قوڵایی ڕۆژاوای کوردستان و تەنانەت بزوتنەوەی گوڵەنیەکان کە بە فەتحولا گوڵەنیشەوە تا ئێستا زۆر باوەڕیان بە ماف و ئازادیە سیاسیەکانی گەلی کورد لە باکووری کوردستانە نییە ئێمە چۆن دەستکاری ئەم وجهە نەزەرە ئەکەین چۆن دەستکاری ئەم منتیقە ئەکەین چۆن دەستکاری ئەم مێنتاڵیتە سیاسی ئەکەین کە کوردیش لەگەڵ کووردە لەگەڵ تورکە خاوەنی ئەو وڵاتەن پێویستە دیالۆجی نیشتیمانی هەبێ هاوژیانی هەبێ پلاتفۆرمێک هەبێ لەسەر ئەو خاکە کورد و تورک و چەرکەز و لالەس بتوان پێکەوە بژین لەبەرەوە ئەبێ دەستکاری مۆدێلی سایکس بیکۆ و لۆزان و جەزائیر بکرێ بە ئاراستەی ئەوەی کوردیش مافی ژیان و سیاسی و ئازادی لە تورکیا هەیە زۆر سپاس بۆ بەڕێز ئاسۆ عەبدولەتیف نووسەر و چاودێر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بەڕێز سیروان گەردی چالاکوان هەروە سپاس بۆ بەڕێز سۆران مەلا حەسەن نووسەر و ڕۆژنامە نووس سپاس بۆ هەرسێ میوانی عزیزم لا ڕۆژانی داهاتوودا هەوڵەدەین لە دەستگای میدیای کورسات و کورسات نیوز بەشێکی پارتایی کارەکانمان لەسەر ئەو پرسە بێ لەبەرەوەی هاوپەیوەندە بە دۆخی هەرێمی کوردستان و عێراق و هەروەها بەگشتی هێڵی نەتەوەی کورد ڕانمان پێشکەشکردن ئەمانەتی خوابن